هەفتەی ڕابردوو وەزیری نەوتی ڤەنزوێلا توانی چوار لە وڵاتە بەرهەمێنەرەکانی نەوت ڕووسیا، سعودیا، ڤەنزوێلا، قەتەر بگەیەنێتە ڕێککەوتنێکی سەرەتایی بۆ وەستانی بەرهەمێنان لە ئاستی مانگی ڕابردوودا. بەو هۆیەشەوە نرخی نەوت بە ڕێژەی لە سەدا چواردە بەرز بوویەوە و بەرمیلێک نەوتی برێنت چووە سەر و 35 دۆلار. بەڵام لە کۆتایی هەفتەدا بەرزبوونەوەی ئاستی نەوتی عەمبارکراوی ئەمریکا نرخەکانی بە ڕێژەی لە 104 دابەزاندەوە. لە پای ئەم هەوڵ و سەرکەوتنانەش سەرۆکی ڤەنزوێلا نیکۆلاس مادۆر نازناوی میسی نەوتی ڤەنزوێلای بە وەزیری نەوتی وڵاتەکەی دیلبینۆ بەخشی، چونکە توانی هیوایەک بۆ ڤەنزوێلا و بەرهەمێنەرانی تری نەوت بگێڕێتەوە کە ماوەیەکە گیرۆدەی دابەزینی خێرای نرخی نەوت و بەم هۆیەشەوە دووچاری گرێوگۆڵی ئابووری بوونەتەوە. پاش ئەم سەرکەوتنە ڕێژەیەش سەرۆکی ڤەنزوێلا بەبێ ئەوەی پێشنیازەکان ئاشکرا بکات ڕایگەاند وڵاتەکەی پێشنیازی تری هەیە بۆ وڵاتانی بەرهەمهێن و گەڕی دووەمی هەوڵەکانی بۆ بەرزکردنەوەی نرخەکانی نەوت دەست پێ دەکات کە لە ماوەی کەمتر لە 2 ساڵدا بە ڕێژەی لە 170 دابەزیوە. ئامارەکانی رووسیا دەری دەخەن ڕۆژانە 1,800,000 بەرمیل نەوتی زیادە دەچێتە بازاڕەکانی گیانەوە. ئەگەر ئەو ڕێککەوتنێشی بە هەوڵی ڤەنزوێلا لە دەوحەی پایتەختی قەتەر گەڵاڵە کرا جێبەجێ بکرێت، ئەوە ئەم زیادەی خستنە ڕووە کەم دەبێتەوە بۆ نیوە کە دەکاتە 900,000 بەرمیل. هەندێک لە بانکە ئەمریکیەکانیش پێشبینی دەکەن ئەگەر بەرهەمێنەرانی ڕێکخراوی ئۆپیک ئاستی بەرهەمی خۆیان ڕابگرن لە ئاستەکانی ئێستادا، ئەوە پێشبینی دەکرێت لە مانگی حوزەیرانی داهاتوودا نرخی بەرمیلێک نەوتی خاو بگاتە 47 دۆلار. وەزیری نەوتی ڤەنزوێلا ئاشکرای کرد بەپێی ڕێکەوتنە چوارقۆڵیەکە جگەلەوەی هەناردەی نەوت لە ئاستی مانگی کانونی دووەم ڕادەگیرێت، وڵاتانی بەرهەمێن تا مانگی حوزەیرانی داهاتوو چاودێری بازاڕەکان دەکەن. ئەگەر پێویست بکات ڕێکاری تریش دەگرنە بەر. ئەمەش وەک فاکتەرێکی ئیجابی کاریگەری خۆی دەبێت لەسەر نرخەکان. بەڵام هەندێک لە چاودێرانی کەرتیوزە پێیان وایە سنووردارکردنی هەناردەی نەوت کارێکی قورسە ئەگەر ئەستەم نەبێت، چونکە ڕێکەوتنەکانی کەمکردنەوەی بەرهەم خۆبەخشانەیە و هیچ میکانیزمێکی تێدا نییە بۆ پابەندکردنی وڵاتەکان پێیانەوە. ئەو ڕێکەوتنانە تەنها لە نێوان کۆمەڵێک بەرهەمهێندایە و هیچ گرنتیەک نییە بەرهەمهێنەرانی تر پێوەی پابەند بن کە زۆربەیان دووچاری کورتێنان و قەیرانی دارایی بوونەتەوە و دەیانەوێت بە زیادکردنی هەناردە قەرەبووی زیانە داراییەکانیان بکەنەوە. لا دەرەوەی ئەم دوو دیدگایە داتای کۆمپانیا ئەمریکیەکان ئەوە دەردەخەن بەهۆی نزمی نرخی نەوتەوە بەردەوام ئامێرەکانی دەرهێنان و بەرهەمێنانی نەوت لە کەنارەکانی ئەمریکا لە کەمبوونەوە و ڕاگرتندان بە جۆرێک سەکۆکانی هەناردەکردن و ئامێرەکانی بەرەم ئێستا گەڕاونەتەوە بۆ ئاستی کانونیەکەمی ساڵی 2009 چونکە بەرهەمەکانیان لە بازاڕەکاندا زیانی زۆر دەکەن. ئامارەکانی ئاژانسی وزەی ئەمریکاش پێشبینی دەکەن بەرهەمی ئەم وڵاتە بەهۆی نزمی نرخەکانەوە تا کۆتایی ئەم ساڵ ڕۆژانە 800,000 بەرمیل کەمتر بکات لە ئاستی جاران. بەڕای چاودێرانیش بەردەوامی ئەم کەمبوونەوەیە بەهۆی زۆری تێچوونی بەرهەمێنانی نەوتی بەردین و نزمی نرخەکانەوە بە شێوەیەکی ئۆتۆماتیکی دەبێتە هۆی دابەزینی بەرهەم ئەگەر ڕێکەوتنەکەی دەوحە بەردەوام و فراوان ببێ و پێشبڕکەی بەرهەمێنەران لەسەر زیادکردنی بەرهەم ڤەنزوێلا و میسەکەی کەرتی نەوت تووشی بێهیوایی نەکەن و ڕێسەکان لێ نەکەنەوە بەخوری.